سڵاو ئەلمانیت چییە؟ مێژووی ئەلمانیت چۆن سەری هەڵدا؟ ئایا ئەلمانیت دژی دینە یا ڕێکخەرەوەی دینە لە ناو کۆمەڵگە و تاکدا بینەرمان. لە دوای سەرهەڵدانی بزوتنەوەی ڕیفۆرمی ئاینی لە ئەوروپا و ململانەی توندی مەزهبی بەتایبەتی لە نێوان کاسۆلیک و پڕۆستانتەکان بیرۆکەی دەوڵەتی سیکۆلاریان ئەلمانی سەری هەڵدا کە لە بنەڕەتدا بەمانای دروستکردنی دەوڵەتێک بوو کە ئەرکی سەرەکی بریتیە لە گرنگیدان بە کاروباری دنیای هاوڵاتیان و ڕێخستنی ژیانی سیاسی و بێلایەنی لە بەرامبەر ئاین و مەزهبەکان، نەک چاودێریکردنی خەڵک لە ڕووی ڕۆحی و ئاینیەوە و ئامادەکردنیان بۆ قیامەت. لە دوای دروستبوونی دەوڵەتی نوێ لە جیهانی ئیسلامی و بەتایبەتی پاژڕوخانی ئیمپراتۆریەتی عوسمانی هەمیشە بەریەکەوتن هەبووە لە نێوان ڕوانگەی ئەلمانیانەی دەوڵەتی نوێ و بیر و باوەڕی پیاوانی ئاینی کە پێیان وابووە دەبێ ئیسلام و شەریعەت بنەمای دەوڵەت و حکومڕانی بێت بەو پێی زۆرینەی خەڵک موسڵمانن. بەڵام ئەم بانگەشەیە واتە بە ئاینیکردنی کۆمەلگا نەک هەر نەبووتە هۆی خۆشبژێوی و ئاشتی کۆمەڵایەتی، بەڵکو بووە بە سەرچاوی گەندەڵی و ناسەقامگیری لە بەرامبەردا بەشێک لەو کەسانەی لایەنگری حکمی ئاینین ئەمە بە بەرهەمی ئیستیعمار و داگیرکاری دەرەکی و پیلانی بێگانە دەزانن. ئەلمانیەت یاخود سکیۆلاریزم بەو مانایە دێ کە مرۆڤ لە ناو کۆمەڵگە و لە ناو دەوڵەتدا ئاین جیا بکاتەوە لە شتە دنیایەکان. ئەم مانایە بە سادەیی هیچ مشکلەیەکی نییە نە لەگەڵ ئاینە نە لەگەڵ ژیانی مرۆڤدا. بەڵام ئەوەی جێی ئیشکالە لە دنیای ئیسلامدا ئەم مانایە تێکدراوە، ئەلمانیەت وا پیشانی خەڵک دراوە کە دژی دینە و دژی بیر و باوەڕی موسڵمانانە بەتایبەتی. ئایا ئەلمانیەت چییە و هەڵوێستی لەگەڵ دینا چۆنە؟ مامۆستا بەڕێزت تۆ کە زانایەکی ئاینی وەک مامۆستایەک ئەلمانیەت بە نەزەری بەڕێزت چ معنایەکە گەیەنێ؟ دیارە ئەلمانیەت بەپێی ئەو قاموسە جیهانیانەوە بەپێی قاموسە ئەوروپیەکان خۆشیان بە معنە سیکۆلاریسم دێ. سیکۆلاریسم واتە ئەلادینیە، واتە وەلاخستنی دین و نەهێشتنی دین و ڕۆڵی دین لە کۆمەلگا. ئەگەر ئەمە مانە حەقیقەکەی ئەلمانیەت بێ دیارە نەک بەلای منەوە، بەلای زۆرێک لە ئەو ئەلمانیە منصیفانەشەوە کە پێیان وایە ئەمە تعریفێکی زۆر توندە، ناکرێ ڕۆڵی ئاین لە کۆمەلگا دوور بخرێتەوە. مەبەستم بە ئاینی ئیسلامە، گینا ئەو ئاینەی کە پێی وترە ئاینی کەنیسە کە قەتڵعامی خەڵکی کرد کە دژی علم و زانست بوو، کە دژی بیرکردنەوە هزر بوو، دیارە لە سەرەتا ئەوان بەو تەفسیر و مانایە دەستیان پێ کرد. بەڵام ئەلمانیەتێک کە خزمەتی ئینسانیەت بکە، نەک من هەموو ئینسانی قبوڵەتی. وەکتیان چۆن خزمەتین؟ ئەگەر خزمەتی ئینسانی بکە دوی دینیش لابەرە لە ژیاندا، یانی چۆن؟ لە ناو ئەلمانیەتە هەیە مەبەستی بە خزمەتکردنە بە ئینسانیەت، واتە احترام لە ڕەئی بەرامبەرەگرێ لەسەر ئەساسی تاک. بەڵام وەکوتم خودی جەوهەری ئەلمانیەت ئەگەر وەلاخستنی دین بێ، دیارە ئەمە نەک من هیچ کەسێکی تەقەبوڵی نییە. مامۆستا ئێستا بڵین لە ئەوروپاشە لە ئەو وڵاتانە کە ئایدیۆلۆجی نین هەر لیبراڵن، دین باشترین دەوری خۆی بینێت، چ کڵێسە بێت چ مزگەوت بێ، یعنی مشکلەیەکیان نیە. ئێستا مەسیحیەت نەپووکەوەتەوە پێتوانیە ئەمە ئەوە گەیەنێت کە ئەلمانیەت خۆی بە معنە لیبراڵیەکەی لەگەڵ دینە مشکلەی نییە، بەڵکو شتەکان لێ شوێنێکدانێ. بەڵام بە معنە ئایدیۆلۆژیەکەی وەک چینەوە بەهۆی کۆمۆنیستەوە دژی دینە. نا بەعکسەوە من پێم وایە ئەلمانیەت کێشەی لەگەڵ دینا هەیە و کێشەی جەوهەریشی هەیە. ئەلمانیەت لەچکی ئافرەتێکی قەشەی پێ قبوڵە، بەڵام حیجابی ئافرەتێکی مسلمانی پێ قبوڵ نییە. ئەمە جۆرێک لە تونند و تیژ. ئەوە لە ئیکێتی فەڕەنسیە بمبورە، بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئەو ئەڵە حەقی نییە بەسەرەوەی کە تۆ لە چکە بەسەرەوە ئەوشنە. ئەڵێ ڕموزی دینی چی مەسیحی بێایی جوولەکە بێایی مسلمان، ئەوە لە فەڕەنسا تەبان و بازێ وڵاتی تر نابێت لە شوێنە گشتیەکان نابێت، نەک ئەو ئازادە بۆ خۆی لە بازاڕ چی لەبەرەکە. شوێنە گشتیەکان
پێیان بەدڵنیەوەش ئەلمانێت تونتراوەکان یان هەر بۆ مسلمان نیە مەسیحی شوایە قەشەی ئافرەتەکەش ئەگە بچێتە دایرەیەک یەکشوێنێکی گشتی نابێت بە وجلانەوە بڕوە بێگومان کێشەکە لێرە دروستە بێ بۆ ڕۆڵی ئاین لە ناو مشتەماعانە بێ کە ڕۆڵی ئاین لە کۆمەلگا وەلاخرا تەنزیمی ژیان درایە دەست ئینسانەکان بیر لە ئاین و فکری ئاین و وەگەڕخستنی ئاین نەکرا لە کۆمەلگا ئەو کاتە کێشە گەورەکان لێوە دروستە بێ کە تۆ ڕۆڵی دینت وەلاخست نەتهێش کە شتێک کە پێوترێ ئاین شتێک کە پێوترێ دین کە تەنزیمی حیاتی ئینسانەکە علمانیت بێوێ بیری ئینسانەکانی پێ باشتر بێ لە ئاینێک کە ئاینی خوایە کارە ساتەکە کێشەکە لێوە دروست باشە مامۆستا با بینە سەر علمانیت لەگەڵ ئیسلام خۆیدا با بڵین لە کۆمەلگە مسلمان نشینەکانە ئەکرێ جۆرێک جاکردنەوەی دین لە دەوڵەت بەمانای ئەمە دەوڵەت شتێکی مؤسساتی پێویستی بە دین نیە بەڵام ئەکرێ قانون و شریعەت مەبەست چییە کە دین پێویستی بە ئاین نییە دەوڵەت ئەمە ئەڵم حکوومەت یعنی ئەو دەوڵەتە وەکو تەرکیبە وەکو وەزارەت و کابینە و چی ئەمانە حکوومەت یعنی یاخود دەوڵەت بێلایەنە بێدینە ینی دینی ناوێەوە بەڵام یاساکان ئەکرێ وەکو ئێساش لە هینی عراقیە هەیە لە هەموو عالەمی ئیسلامیە بە تایبەتی یاسا مەدەنیەکان زۆربەی هەر زۆری لە شریعەتەوە وەرگیراوە تر بۆچی ئەمە وا تون بین لەم مەسەلانە من قەناعەتم وایە ئێستا لەم ڕۆژگارەی ئێمە و ماوەی چەند ساڵێکی زۆریشە ئەو ئەلمانێتی کە لە ئەوروپا هەیە جیاوازە لەو ئەلمانێتیش کە لە شەرقا هەیە بۆچی ئەلمانێتێک کە لە شەرقا هەیە تونند و تیشترە ئەلمانێتێک کە لە ئەوروپا هەیە خەریکی خزمەتکردنی وڵاتی خۆیەتی بەهەندێ بەڵێ تونند و تیژن لەوێش لەگەڵ مسلمانەکانە مسلمانی پێ تیرۆرستە مسلمانی پێ نامۆی لە مشتەمە و کۆمەلگاکەی خۆیان لە کاتێکا کارەساتێک دروستە بێت لە جێگەیەک لە جێگەکانە ئیتر فۆک سەخرێتە سەر مسلمانان مزگەوتی مسلمانان ئاینی مسلمانان بە تیرۆریست و پێتوانێت ئەوە خەتای مسلمان خۆیەتی من لێت ناشارمەوە گلەیم لە ئەداکردنی هەندێک لە بەناو مسلمانەکان هەیە ئەگینا ئیسلام وەک خۆی پیادە بکرێت کەس ناتوانێت سەلەفیەکان لە ئەوروپا هاتوون ئاڵان گرتۆ بەدەستەوە هێنی داعش مزاهرەکەن ئاڵای داعش یەحیا داعش ئەتیادی ئایا تۆ لەمە کابرا ناترسێت ئەنجا تۆ بە ناوی ئەڵڵاهو ئەکبەرەوە یانێ بەستم ئێمە زۆربەی ئەوانەی سەر بەردرێن بە ناوی ئەڵڵاهو ئەکبەرەوە خوانە دەقێنەوە کابرا کە لێ ژێ لە ئەڵڵاهو ئەکبەرە بێ خۆ چیزانە دین چییە ئەتۆقێ وازانەویش خۆی دەقێنێتەوە ئەمەش جۆرێکی کەیە وەکوتم لە ناشرینکردنی لە ناشرینبوونی پیادەکردنی ئیسلام سەلەفیەک لە سلێمانی بێ سەلەفیەک لە فەڕەنسا بێ سەلەفیەک لە ئەمریکا بێ هەر بەناو مسلمانێکی کە لەو گروپانە و مەکتەب و مەدارسانێکە هەیە لە ئیسلاما مادام تەئیدی ڕێکخراوێکی تیرۆریستی عالەمی جیهانی بکە کە ئەمانە بیانەوێت تەمسیلی ئیسلامی حەقیقی بکەن کە دوورن لە ئیسلامی حەقیقیشەوە ئەمە کارەساتە من ڕەخنەم هەیە من تەئیدی هیچ بیرێ لەوانە ڕاستەقینەی ئیسلام با خۆی بزانێ لە حەقیقەتا کەوانە بوو من دەقێکم هەیە من کۆمەڵێ بنەمای سەرەکی و جەوهەریم هەیە لە ئیسلامە هەر کەس لەمە لایدا ئەگەر منیش بم هەڵام ناکرێ ئەمانە بکرێ بە ماڵ بەسەر ئیسلامەوە بەڵام کێشەی ئەلمانی تەنها لەگەڵ سەلەفیان نییە کێشەی ئەلمانی لەگەڵ دینایە ئەوروپا ئەم شتە بەهۆی ئەوە خەڵکت ترسێ فەرمووت کێشەی لەگەڵ دینا هەیە چۆن یانی ئەوەیە کە دینی پێ قبوڵ نییە ئەوەیە کە دینی چۆن یانێ یعنی ئەوەیە کە پێی وایە دین نابێ ڕۆڵی هەبێ لە دانانی یاسا دین نابێ وەکو جەنابەوە دین نابێ ڕۆڵی هەبێ لە دەوڵەتە لە کاروباری دەوڵەتە دین پەیوەندی تاکیەکە لەگەڵ خوا لە سوچی ماڵ و مزگەوتەکەی خۆیان دەمەکارەساتە با سەری مێژووی ئیسلام خۆی بکەین ئەمە سێرەکەین خەلیفەکانمان هەیە لە ڕاستیە خەلیفە زۆر پابەندی ئیسلام نییە لە تعلیمات و لە شتەکانی بۆ خۆی تەنانەت وەکو ئەلمانێک تەسەڕوفەکە لە شەڕا لە ئاشتیا لە مصالحاتە مەسەن دەوڵەتی عوسمانی بخوێنەرەوە ئەوەی کە ئیش بە دینەکە بریتە لە زانانی ئاینی لە ناو کۆمەڵگەیە پێتوانێت ئەمە ڕاستیەکە جۆرێک لە ئەلمانیەت هەر لە مێژووی ئیسلام خۆیان هەبووە
من ناتوانم تەئیدی مطلقی هیچ یەکێک لە ئەو هەڵانەی کە بەسەر هەر سەردەمێک لە سەردەمەکانی ئیسلاما لەسەر ئەساسی تاکو یا والیەک لە جێگەیەک لە جێگەکانە تەمسیلی خەلیفەیەکی کردووە یا خلافەتێکی کردووە بەگشتی ئەو زیان و ئەو ماڵوێرانەی کە عەلمانیەت و سیکۆلاریزم بەسەر مجتەمەعی ئینسانیەتە نەک تەنها بەسەر مجتەمەعی ئیسلامیە هێناوێتی زۆر زیاترە لەوەی کە هەڵەی موسڵمانێ لە جێگەیەکە کە کردووە. زۆر باشە ڕێز بەگشتی مەسەلا ئەلمانیت خۆی لەو وڵاتانەیە کە فعلاً لیبرال دیموکراتن و ئەلمانین لە هەموو کەس خۆشتر ناژین لە ئێستا. من بە جەنابتمت نامەوێ بیانسافم بەرامبەر بە کارە باشەکانی هەر دەوڵەت و ڕێکخراو و فکرێک. ئێمە لە ئیسلاما پێمان وتراوە قسەی باش و چاک لە هەر کەسێکەوە بوو هەر دین و ئاین و فکرێکی هەبوو وەری بگرێت. باش انظر إلى ما قال ولا تنظر إلى من قال. سەیکە بزانە چی ئەڵێ نەک کێ چی ئەڵێ. ئەوەی کەوتراوە ئەلمانیەت لە ئەوروپا وەکوتم خزمەتی باشیان بە مجتەمەع و کۆمەڵگەی خۆیانیان کردووە. باشە ئەلمانیەت لە ئەوروپا خزمەتی پێشکەوتنی وڵاتی خۆیانیان کردووە لە چییە؟ لە دابینکردنی یەکسانی و عەدالەت. بەڵام بەداخەوە ئێستا ئێمە کارەساتی گەورە لە مجتەمەعی ئیسلامی و لە شەقی ئەوسەتا ئەوەیە کە دەوڵەتانی ئێمە لافی ئەلمانیەت لێ ئەدەن ڕێکخراوی ئەلمانیەت یا حزبی ئەلمانی ئێستا لە وڵاتی ئێمە حزبەکانی وڵاتی من و تۆ ئێستا لە بمبورە بە ئەو قسەتەوەکە لافی ئەلمانیەت و سیکۆلاریزم لێ نادەن. ئەو خزمەتەی کە لە ئەوروپا کرێ لێرە ئەکرێ ئەو ئازادی لە ئەوروپا هەیە لێرە هەیە. کەواتە ئەلمانیەت بەلای بەڕێستەوە لە عالەمی ئیسلامیە سەقەتی کردووە. ئەلمانیەتیەکە کە لێرە بۆ ئێمەی پیادەکەن سەقەتە. ئاخر بێتوانێت ئەوە خەتا لە کۆمەڵگەوەیە؟ نەخێر. چونکە حاکمیش کوڕی کۆمەڵگێ. بۆ نمونە ئێستا ئەفغانستان تالیبان هاتوۆتەوە بە ئارەزوی خۆی خۆشوێن داگیرەکە. یعنی کەواتە ئەوان حەزیان لەو توندڕەوەی بمبورە ئەلمانیەک بڵێ ئێمە یەک کورسی بێنین و 100 کورسی بێنین هەر دەسەڵات بەدەستی ئێمەوەی. ئەلمانیەک بڵێ ئێمە قبوڵی ئاین ناکەین ئاین بۆ تاکو و دەوڵەت نازانم بۆ کۆمە. باشە ئەمە چ جۆرە بیرکردنەوەیەکە تۆ دین بەلاخەی بەڵام لەولاوە دەوڵەت بتەوێ هەموو ئاینی پیرۆزی ئیسلام حتا مامەڵەکردنی کڕین و فرۆشتنی بازاڕشی بۆ ئێمە داناوە. ئەوە دینە دەتوانێت ڕۆڵی ئینسان بگێڕێ وەکو خۆی لە بازاڕ لە هەسەکەی من ئەمە نەبوو. ئێستا کۆمەڵگەی ئەفغانی خۆیان پێشوازی لە تالیبانەکەن. تالیبان دنیایەکە لە تاریکی و سەدەکانی ناوەڕاست. ئیتر خەڵک بڵێ چی یانی ئاسا ئەو حکوومەتەی کە هەیە هیچ نەبێت تۆزە کراوەیە کۆمەڵشتی هەیە. باشە ئەو تالیبانەی کە من بە هیچ شێوازێ نەتەئیدی تالیبان و کۆمەڵی فکری ئیسلامی تونڕە و بە ئەلقاعیدە و داعش و پێم وایە لای جەنابەت و لای بێنەرانیش زۆر وازەح بێ کە من بیرکردنەوەیەکی عاریفانە و سۆفیانە و طریقەت و ئەو بابەتانم هەیە. بەڵام ئەگەر تالیبانێ یا هەر بزوتنەوە ڕێکخراوێکی کە بڕیاری دابێ واز لە کارە تیرۆریستی و تێکدەرانەکەی جاران بێنێ ئێستا مەبەستی خزمەتکردنی کۆمەڵگەکەی خۆی بێ ئەمە چ زیانێکی هەیە؟ حەزەکەم پرسیار یەکەم بە کورتی و بە سادەیی بڵێ ئایا ئەلمانیەت دژی دینە یا ڕاستکەرەوەی مەوقیفەکانی دینە لە ناو کۆمەڵگە؟ نەخێر سێکۆلاریزم جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت لە سیاست بە هیچ شوێک دژی ئاین نییە چونکە پەیام و کرۆکی ئاین لەوەدا کۆ ئەبێتەوە کە مرۆڤ خواپەرستی بکرات و لەو پەیوەندی لەگەڵ خودی خۆی و خوای خۆیان هەیەی ئەم پەیوەندی ڕۆحیە. لەبەرەوە ئەم پەیوەندی ڕۆحی هیچ پێویستی بەوە نییە کە بخێتە ناو سیاسەتەوە ئاین بکرێ بە ئامراز. بۆیە کاڵم سێکۆلاریزم دژی ئاینیە تەنانەت خزمەت بە ئاینیش دەکات. بەکارهێنانی ئاین وەک ئامرازێکی سیاسی بۆ هەڵبژاردن بێت یا بۆ دژایەتیکردن بێ بووان بۆ گرتنە دەستی دەوڵەت بێت ئەمانە هەمووی دوورە لە کوڕۆک و پەیامی ئاینەوە. باشە مامەستا با بێنە سەر ناخێت تیۆریەکەی. بەڵێ پێت وایە سێکۆلاریزم کە سەری هەڵداوە هەر لە دژی دین بووە یا پێداویستێکی بەشەری بۆ مێژوەکەی یانی؟ لە ڕووی مێژوویەوە بەشێکە لە بزوتنەوەی ڕیفۆرمی ئاینی لە ئەوروپادا بڕاستی هۆکارەکەش ئەو بۆ کە پیاوانی ئاینی پیاوانی کەڵاسە بە دیاریکراوی
بە ناوی دەسەڵاتی دینی و هاتن دەسەڵاتی دنیایان کۆنتترۆل کرد دەستیان کرد بە فرۆشتنی پسوڵی بەهشت و کڕین و پارە کۆکردنەوە و کە سەردەمی پارەدا هات و بۆی ڕیفۆرمەستەکان ئەوانەی کە پرۆتستانتیز بوون پیان وا بوو لێدان لە دەسەڵاتی کلێسە دەسەڵات جیاکردنەوەی دەسەڵاتی کلێسە لە ئاین بێ بەڕاستی پیاوانی ئاینی تەمسیلی ئاینەکەن بەڵام مەحسووم نین لە هەڵە ئەوان کە هەرچێک بڵێن ئیجتیهادێکە بۆ خۆیان جیاکردنەوەی مەسەلەی کاڵی سێکۆلاریزم زەمەنی دنیایی لە نادنیایی لە ئاسمانی ئەم دوشتە ئەبێ ئەمە جیا بکەینەوە سێکۆلاریزم ماناکەی ئەمەیە نەک ئەوەی کە کراوە بە عەرەبی ئێمە بە هەڵە وەرمانگرتووە لە ناو خۆمانە دووبارەکەینەوە کراوە بە ئەلمانی معنای چی بڕۆ سەری فەرهەنگی وشەی زمانی عەرەبی کە بە فەتح و زەم و نازانم یەک نییە شەرح و تەفسیرات ئینسان سەری تێ سێکۆلاریزم دنیایی بۆ مانایە کە ئێمە کاروباری دنیایی خۆمان ڕێخستنی خۆمان بنەمەکانی قانونی خۆمان بگەڕێنە بۆ ئەخڵ و زانست لێیا بڕیار بێ ئەو شتانەشی کە پەیوەندی ڕۆحی ویژدانیە ئەگەڕێتەوە بۆ ناخی مرۆڤ ئەوە ئاینە ئەگەڕێتەوە بۆ تایکرێت ینی لە ئەسڵات کەواتە سکیۆلاریزم بەرهەمی ئاینیە سیراعی دینیە لە ململانەی دێ خۆی هەلێەوە سەری هەڵدا وەکو فەیلسوفێکمان هەیە چارلز تایلەر مەسەلەن ڕابەری پرۆتستانتیزم لوتەر وانە ئەڵێ کەس بۆی نییە لە نێوان خوددا و مرۆڤدا بێ بە نێوان بەرەی وەسط خۆشی قەشە بوو خۆشی قەشە بووە لێدانی ئەم دەسەڵاتی ئاینی کە بە ناوی ئاین و هاتن دنیان قۆڕەخ کرد زەوی بەهشتیانە فرۆشتەوە پسوڵی لێ خۆشببوونیانە بە خەڵق وەکو لۆتەرە لە کەس مافی ئەوەی نییە لێ خۆش بێت لە مرۆڤ لێ خۆش بێت یعنی مرۆڤەکان بە ناوی ئاینە و ناتوانێت تۆ بەرێتە بەهشتیان دۆزەخ مافی ئەوەی نییە و مافێکی خودداییە ئەم دروستکردن جەوهری ئەمە وای لێکرد بێت بەوەی کە سیستەمێک دروست بێت لە ڕووی فەرمانڕەوایەتیەوە ئێمە سیاست و دەوڵەت ژیان بکەین و ئاین کاروبارێکە گەڕێت و بۆ ذاتی خۆی کەواتە ئەمەیە کرۆک و پەیامی سێکۆلاریزم نەک ئەوەی کە تۆ لە جیهانی ئیسلامیا وکو لە مەوسوعی عالمی عەرەبی لە سعودی دەرچوو زۆربەی بەشێک لە زانەکان بە نەزانی و بە زانایەتون سێکۆلاریزمیان وەرجێڕاو بێ بەرەڵایی و بێڕەوشتی و بێ باوەڕی ئەسڵەن بێلایانی و سەربەخۆیی و هاوسەنگی سێکۆلاریزمە دەوڵەت بێلایەنە لە مەسەلەی ئاینە بە تۆ ناڵێ کام ئاینە باشیان هەڵبژێرە مامۆستا ئێمە لە بڵین لە دنیای ئیسلامە ئاین لە ناو کۆمەلگای دەوری زۆرە ئایا کە تۆ ئەڵێ ئەلمانە دەوڵەتە ئەی کۆمەڵگەچی دژی ئەوشەکە لە ناو کۆمەلگای بێ نەخێر کاڵێن جیاکردنەوەی ئاین لە دامەزراوە سیاسیەکان لە کای گشتی کایەکی گشتیە لەسەر بنەمای هاوڵاتی بوون و ئازادی سیاسی و مافەکان و دادوەری دامەزراوە لەسەر بنەمای ئاینی دانەمەزراوە ئەمە یەکەم دووهەم کاتێک کە ئەڵەی ئاین بگەڕێتەوە بۆ جێگە و شوێنی خۆی بۆ سەنجی خۆی بۆ ئەو قورسایی خۆی کە هێتی لە ژیانی تاکە ڕۆڵی هەبێت بەو مانایە بۆ مانایە ناکاتەوە دژایەتی ئاین بکەی لە ژیانی خەڵک بەدەریکەی یعنی کەواتە بە مانایەکی تر ئەتوانی بڵێ سێکۆلاریزم جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت بۆ مانایە کە نەک هەر پیاوانی ئاینی دەست بخاتە ناو کاروباری سیاسیەوە بە پێچەوانەوە سیاسەکانیش بۆیان نییە دەست بخەنە ناو کاروباری ئاینی خەڵکەوە چونکە مەسەلێکی وجدانی ڕۆحی خەڵکە من پێویست ناکات کەسێک ببێت وەکو بۆ نمونە لە ئیسلامە لە ئیسلامە واستە نییە لە بینی خوا و مرۆڤ داوانیە خوا خۆی ناڵێت ئێمە لە ڕێجی بناجوێ نزیکترین ئەم کەس کەواتە هەم پیاوانی ئاینیش بوانێتە داخولکەن لە کاروباری پەرستون و خواپەرستیتان هەم پیاوانی سیاسیش بوان کەواتە بەم پێ بێ ئەلمانیەت بریتە لە ڕێکخستنەوەی پەیوەندیەکانی ئینسان بە ئاینەکەەوە دەم خۆش وەڕاگررتنی ئەو هاوسەنگی و فرئاینی کە لە ناو کۆمەلگا هەیە کە چۆن لەسەر ئەساسی دین خەڵک تحکۆم نەکرێت و بۆ نمونە دامەزراندن نەبێ واستەکردن نەبێت مافیاسایەکانی قانونەکانی لەسەر بنەمای هاوڵاتی بوون بێت تۆ مادەم هاوڵاتێکی ئەم وڵاتیت هەموو مافیەکەت هەیە بەدەر لەوەی سەر بەچێ ئاین و ڕەگەز و تیرە و نەژادێت بەس پێ توانێ ئەمە تەناقوز دەکات لەگەڵ تەعالیمەکانی ئیسلامە من پێم وانە چونکە تێگەیشتن لە کرۆکی سێکۆلاریزم کە لە مانای چیە و ڕەنگە و ڕیشە مێژوەکەی ئەوەی چییە کە مرۆڤ لە کاروباری ژیانی ڕۆژانی ژیانی خۆیدا بۆچی بگەڕێتەوە بۆ بنەما ئەقلانی و زانستەکان بگەڕێتەوە مەسەلەن تێگەی ئەوەشی کە پەیوەندی بە پەرستون و پەیوەندی ڕۆحی هەیە ئەگەڕێتەوە بۆ ئاین یعنی جیاکردنەوە و داڕشتنەوە و ڕێخستنەوەی ئەو بوارانەی ژیانی مرۆڤە ئەو تێکەڵاوبوونەی کە لە ژیان و لە جیهانی ئێمەدا هەیە سیاست و ئاین تێکەڵاوە بێت ئاین ئەکرێ بە ئامرازی سیاسی گوتاری سیاسی بۆ هەڵبژاردن و بانگەشەکردن بۆ ئەم حیزب بوو بۆ ئەم دەسەڵات و بۆ ئەو حکومەت و بۆ ئەم سیستەمان ئەمە هەمووی خۆی دوورکردەوە لە پەیام و کرۆکی ئاین بەڕاستی ئاین خۆی ئەوە تا هەر وەزانم حەدیثێکیشە کە مەسەلەی موتور بەکردنەکە ئەنتم ئەعلەم و بشۆنی دنیاکەم ئێوە خۆتان باشتر لە کاروباری یعنی کە مەسەلەن سێکۆلاریزم چی یعنی کاروباری دینیایی
ببڕێ بەڕێوە لەیان دام و دەزراوەکان و لەگەڵ کۆمەڵ لەسەر بنەمای کۆمەڵێک ماف و ئەرک ئەمەندا باشە کاروباری ئاینیش ئەو بۆ خۆی بۆ مرۆڤ باشە مامۆستا ئەمە لە ئیسلامە بەشی شریعەتمانەیە بەڵێ شریعەتیش بۆیە تەنفیز بکرێ لەسەر ئەرزی واقع بەڵام ئەلمانیا دەتوانێت ئەو قبولکە سکولاریزم بەڵێ ئەو توانێت چونکە تۆ لەسەر ئاسی تاکەسی ئەو ڕێنمایی و ئەو فەرمانانەی کە بۆ هاتۆ جێبەجێکی لە ژانی تاکەسی خۆدا بەڵام ئەوەی کە بتەوێت بیکەی بە پرۆگرام و سیستەمێکی و بیکەی بە دەوڵەتی شەریع و دەوڵەتی دینی ئەمە شتێکە بەڕێی من مەسەن لە مێژوشدا نەبووە هەمیشە وڵات ئەمرمانە وەلی ئەمری مسلمانان هەمیشە خۆی کاروباری مسلمانانی بەڕێوە بردووە کە ئەوەشی کە ئیشی کاروباری ئاینی بۆ مفتی بۆ قازی بۆ ئیشەکەی بەڕێوە بردو بەڕاستی جاکراوەتەوە لەکتری ئەم دوو مەنسەبە جاکراوەتەوە لێ مامۆستا ئێستا لە دەستوری عێراقا بەڵێ و لە دەستوری هەموو عالەمی ئیسلامیە بەڵێ نەسێکێ ئەلئیسلام دینە الدەولە بەڵێ و یەکێکە لەسەر چاوەکانی یاسەدانە ئەمە تەناقوز ناکە لەگەڵ سکیۆلاریزمە لەگەڵ سێکۆلاریزما لە مافە مەدەنیەکانە لەو کاتەیە کە ئەبێت ئێمە مافەکان و ئەرکەکان لەسەر بنەمای ئاین بکەین بە پێوەەر ئەمە ئیشکالەکە لای دروزێ بێت کاتێک کە تۆ بنەمای زۆرینە پێ بڵێ مادەم خەڵکە زۆرینە لە وڵاتە ئەم بیر و باوەڕێهەیە ئیتر ئەبێ بکرێ بە حکوومەت بکرێ بە قانون و هەموو قانونەکان ژەسەر ئەم بنەمایە دابڕژە ئەی تۆ چیەکەی لەو کەسانەی کە لە دەروی ئاینەن وانە وە وڵاتێکی کوفرە ئاین و فرە مەزهب و ئەوانە با بڵێن ئێستا لە عێراقا بەڵێ بە پێی شریعەتی ئیسلام زۆربەی یاساکان دامەزرێنراوە یاسا مەدەنی و شخصیەکان بەڵێ ئێستا ئەسڵیانوێت فقهی جعفەریش زیین بەڵێ بکەنە سەر پێتوانێت ئەمە تەناقوزە لەگەڵ ئەلمانیەت یا سکیۆلاریزم بوویدا دروستکردنی بێگومان دروستکردنی دەوڵەتێک و دەستورێک لەسەر بنەمای ئاینکردنی بە پێوەەر بێگومان ئەوە پێچوانەیە و سێکۆلاریزمەیە کە داوای جیاکردنەوەی ئەم شتانە ئاکات کای گشتی کایەکە کابێ لەسەر ماف و قانون و هاوڵاتی بوون دروست بێت کە بە جەوهری دیموکراسیە ئازادی دەربڕین بێت بەڵام کاتێکە تۆ ئاینەکەی بە پێوەەر هەر ئاینێک بێت سنوور بۆ ئازادی ئاینەکان دائنێت بۆ بیر و باوەڕە جیاوازەکان دانیت مەسەلەن تۆ لەسەر بنەمایەکی زۆرینە قسە ئەەکەی کە لە وڵاتای ئاینەکەی چه جۆرێکە مەسە ئێمە بمانەوە نەمانەوە عالەمی ئیسلامی بۆتە عالەمێکی دینی بۆ نمونە لە میسر انتخابات دەکرێت هەموو ئیسلامی دەرەچێت بەڵێ لە ئەفغانستان طالبان تەرحی بکرێ و زۆربەی شوێنەکان بە ئاسانی بێشەڕێگرێ لە ئێرانە مەسەن کاتی خومێنیاتەوە لە سەتانەوەی کەس پشتیوانی چی بکەیتەوە خۆی کێشەکە چی ئەم گوتارە ئیسلامی ئاینەی کە باز لە دەوڵەتی دینی و دەستوری ئیسلامی ئەکات بەرهەمی سەدەیەک لەمەوە بەرە بەڕاستی لە ساڵی 20ەکانەوە لە دروستبوونی ئیخوان و هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی لێوە دروزێ بێت ئەم بەشێکی ڕنگدانە و کاردانەوەی ئەو دەوڵەتە مۆدێرنانەی کە لە ئەوروپا وڵاتانی دەرەوەن کە هەبووە بەشێکی شوێکە بە ئامرازکردنی ئاینە مشکلەکە چییە لە جیهانی ئیسلامیە بەڕاستی ئاین کراوە بە کێشە گەورە لە کاک تێدا بە بۆچوون تێگەیشتێن ئێمە لە وڵاتێکی و خۆمانە کێشەی ئاینیمان نییە کێشەی ئاینداری لە ئاین جیا بکەینەوە کاکە کەسێک کە ئیلتیزام ناکات لە ژیانی ڕۆژانی خۆیان بە ئاینە ئەوە کێشەی ئاینداریە کێشەیەک نییە ناوی کێشە ئیسلامی بێ ئێمە بە زۆری نەوەکو تمادم مسلمانی ئەمە تەحسین حاصل بەڵێ بەڵام کاتێک کە سەیری و جیهانی ئیسلامیەکەی بەردەوام لەسەر ئەم قەوانە ئیژەکری ئاین لە کاتێکدا ئاینداری زۆر لە بەرەودایە مزەوتەکان زۆرە بن خوێنی ئاینی زۆرە خەڵک ئیلتیزاماتی خۆی هەیە تەقوسەکان جێبەجێ ئەکرێت بەڵام لە هەمان کاتیشدا سێرەکەن گەندەڵێکی زۆر هەیە یعنی جیهانی ئیسلامی بەم بیرکردنەوە خەریک کراوە بەم گوتارەوە کە لە کرۆکی ئاین لایە مشکلەکە چییە؟ ئەم گوتارە گورزی کوشندەی داوە لە عالەمی بەڵێ گورزی کوشندەی ئاوە لە ئاینی ئیسلام خۆشی لە جیهانی ئیسلامی کە بەرەو دواخستنی بردووە چونکە ئەم گوتارە خیتابێکە باز لە ئەسلەمەکردنی ئیسلامیکردنی دامەزراوەکانەکە مؤسسە ئیسلام ڕیسالەیە تێگەی دروست دوورکەوتنەوە هەکەوتم گەندەڵی زۆر بووە ئاینداری مسلمان زۆرن گەندەڵی مازە چونکە دامەزراوەکانی ئەمە گەندەڵ بوون لە جیهانی ئیسلامیە بەرەو گەندەڵی ڕۆیشتون بە ئیسلامیکردن چارەسەری خودی ئاینەکەی دکتۆر جان تۆ پێت توانێ ئەوەی کە بە ناوی ئەلمانیەتەوە هاتۆتە جیهانی ئیسلام لە ئێستادا شکستی هێناوە یەکێک لە قومیەکان بەڵێ خۆی گرفتەکە چی ئەوانەی کە بانگەشەی کە سێکۆلاریزمەکەن و بانگەزەی مۆدێرنە و جیهانێکی پێشکەوت و تازە و زانستەکەن کەسانێکن لە دەواازەی دەسەڵاتەکانەوە بوون بەشێکی زۆریشی ئەو دەسەڵاتانەی کە لە وڵاتانی ئیسلامی تا ئێستا حکومەکان دەسەڵاتی ستەمکار و تاگڕەون بەڕاستی کۆمەڵگە هەزمی نەکرد کۆمەڵگە هەزمی نەکردو دوو هەم ئەوان هەر خۆیان پێچوانەی سێکۆلاریزم ئیژەکەن من پێم وایە هیچ دەوڵەتێکی ئیسلامی کە ئەگەر 100% دینیش نەبێت بەڵام بەناوی سێکۆلاریزمەوە بێت هەمیشە مامۆستایانی ئاین و ئیسلام بەکارهێنرێت
بۆ بەکارهێنانی ئەجەندەکانی خۆی. حەزب ئەلبانەکانیش بەڵێ منیش پێم وایە یعنی ئەواتە ئەوەی لە دەسەڵاتی شایە ئەوەی کە ئەهلی سێکۆلاریزم و دەسەڵاتیشن ئەوانیش پێیان باشە دین و ئاین تێکەڵاو بکرێت وەک چۆن گوتاری ئیسلامیەکانیش پێیان باشە یعنی ئەو دوانەیە یەکتر تاواکەرن هەم مەسەلەکە چونکە هێز و دەسەڵاتە بۆیە لەم ڕوانگەیەوە ئیشەکە ئەکرێت بۆ ئامانجە بڕات. بێلایەنی دەوڵەت و سەروەری یاسای دیموکراتی پێویستی بە کولتورێکی دیموکراتی هەیە کە ڕێگەکانی خۆی لە کۆمەڵگایەکی بەرەمهێنی زیندوودا دەدۆزێتەوە کە لەسەر بنەمای ماف دامەزراوە نەکدا بەشکردنی کۆمەڵگا.